بێگومان بینیمان دوێنێ جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەردانی با سەردانێکی چەند ڕۆژە گەیشتە خۆرڵاتی ناوەڕاست سەرەتای سەردانەکەشی بۆ وڵاتی ئیسرائیل بوو کە لەلایەن بەرپرسانی ئەو وڵاتۆ پێشوازی لێکرا هەم لە لێدوانی بایدن خۆی هەم لە لێدوانی بەرپرسانی ئیسرائیلیش تەکید لە پتەوکردنی پەیوەندیەکانیان کرایەوە بەرامبەر بە ئەو مەترسیانەی کە لەسەر هەردوو وڵات هەیە هەروە ئاماژە بۆش کراوە کە هەوڵ دەدەن ئەو پرسانەی لە ناوچەکە هەیە بە هاوبەشی ئەن ئیسرائیل و ئەمریکاش بە هاوبەشی چارەسەری بکەن. بڕیارە بایدن بەردەوامی بە ئەم سەردانی بدات دەچێتە دەسەڵاتدارێتی فەڵەستین مەحمود عەباسە بینێ سبەنێش دەچێتە سعودیە و بەرپرسانی ئەوێ دەبینێ و لێژ لووتکەیەک بەڕێواچێت. با بزانین ئەم بابەتانە هەمووی پێکەوە چ پرسیارێک هەڵدەگرێت بایدن بۆ سەردانی ناوچەکەوە ئەم بابەتانە هەمووی لەگەڵ بەڕێز دکتۆر لوقمان حەکیم پسپۆری پەیوەندیە نەودەوڵەتەکان تاوتێ دەکەن. دکتۆر بەخێر بێت با سەرەتا بزانین بایدن بۆچی لەم کاتە سەردانی خۆرڵاتی ناوەڕاستەکە. زۆر سپاس. بێگومان ئێمە گەر بتوانین شیکارێکی بابەتیانە بۆ ئەم سەردانە بکەین ئەبێ لەوە دەست پێ بکەین کە ئێستا قۆناغی ئەوەی کە پێی دەڵێن سیاسی دەوری لە چی دۆخێکدایە و ئەو مەلەفاتانەی کە بایدن قسەیان لێوە دەکات دەچنە خانەی ئەوەی کە چۆن چارەسەر بکرێت. ئێستا بێگومان لە نەتیجەی ئەو ئستنزافە مادیە معنەویەی کە ئەمریکا لە 20 ساڵی ڕابردوودا چی لە ئەفغانستان و چی لە تەواوی ئەو مەلەفانەی کە ئەمریکا لە ئەستۆی گرتبوو لە دوای ڕۆخانی یەکێتی سۆڤێت جۆرێک لە جۆرەکان ئەو خۆرەی کە یاخود ئەو تاک جەمسەری کە داعی دەکرد خەریکە لێوان بەرەو ئەوە دەچێت کۆتایی هاتن دەچێت بە دەلیلی ئەوەی کە ئێستا جیهان لە بەردەم ئاڵۆزیشی گەورەدایە سیستمی سیاسی دەولی گۆڕانکاریەکی نەوعی بەخۆیە دەبینێ ئەویش بەهاتنە ئارای سین لە ڕووی ئابوووریەوە وەگەڕانەوەی هەژمونی رووسیا جارێکی تر بۆ زۆرێک لەو ناوچانەی کە پێشتر کە پێ و دەوترا نەفوزی یەکێتی سۆڤێتی هەر لە جەزیرەی قەرمەوە بگراوە دوجار ئەو باسە گرنگەی کە ئێستاکە بۆتە باسی ڕۆژەف قەزەی ئۆکراینە و ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست قەزەی فەڵەستینی وەوە تا دوایی گشت ئەمانە هۆکارێکن بەوەی کە ئەمریکا بەخۆی دابچێتەوە یاخود جۆرێک لە جۆرەکان بتوانێت ئەوەی کە ئەو بڕیاری داوە سەدەی 21 سەدەیشی ئەمریشی بێت. بۆیە سەردانەکەی لە سۆنگەی ئەو تێکچوونی هاوسەنگی هێزەوە کە ئەمریکا ئێستا بە واضحی دەبینین لە پاشەکشەیەکی ڕوون و ئاشکرادایە لە بەرامبەر ئەو دوو هێزە چی لە ڕووی سەربازیەوە رووسیا و چی لە ڕووی ئابووریەوە سین و جۆرێک لە جۆرەکان ئێستا ئەتوانین بڵێن دنیایەکی جەمسەرگیری وێنا بووە هەریەک لە ئێران چۆتە پاڵی رووسیا و سین و کۆمەڵێک وڵاتی تر لێرە و لەوێ لە بۆ نمونە مەسەلەن جنوبی ئەفریقا ئێستا کە هەڵوێستی گۆڕاوە ڤەنزویلا لەگەڵ ئەو بەرەیەدایە و ناڕەزاییکی سەرانسەری لە سیاسەتەکانی ئەم 20 ساڵەی ئەمریکا خەریکە وێنای جەمسەرێک دەبێتەوە دژ بە برژۆندیەکانی ئەمریکاوە بۆ خۆمان دەزانین ڕۆژهڵاتی ناوەڕاست کە قسەکەمان لەسەر سەردانەکەیەتی قەزەی فەڵەستینی قەزەیەکە لە 48ەوە تا ئێساکە بەردەوامە بێ چارەسەرکردن و ڕۆڵی ئەو ئەزمانەی کە لە ناوچەکەدا هەر لە دوای تەداعیاتی 67 و 73 و ئەزمەکانی لوبنان و سەرهەڵدانی ئەو هێزەی کە پێی دەڵێن دوای ڕۆخانی هەفتاون و دوای ڕشای ئێران و هاتنە ئارای ئێران وکو قوتبێک ئێستا کە خەریکە معالمەکانی بربەرێکەوتنەکان وازەها کێ لە بەرێکدایە و کێ لە بەرەکەیتدا. باشە دکتۆر من ئەمێ پرسیاری ئەوە بکەم کە ڕاستە ئیسرائیل و ئەمریکا دوو هاوپەیمانی دێرینی یەکن تا ئێستاش ینی هەموو شتەکانیان استراتیژەکانیان تقریبان لێکەوە نزیکە بەڵام لەگەڵەوە ئەوەی کە لە خۆرڵاتی ناوەڕاستە ئەیبینین کێشەکان لە ئیسرائیل نییە زیاتر ینی ئەو کێشانەی هەیە لە هەندێک وڵاتی تری خۆرڵاتی ناوەڕاستە زیاتر کێشەکان هەیە. بایدن بۆ لە ئیسرائیلەوە دەست بە گەشتەکەیەکە پەیامەکەی ئەو چی ئەگەێنێ کە لە ئیسرائیل دابەزێت لێوە
گەشتەکەی خۆرڵاتی دەست پێکە. پرسیارێکی جوانە بەڵام با ئێمە ئەوە بینەوە بیری بینەر ڕۆژگارێک وڵاتانی عەرەبی کێبڕکیان دەکرد یاخود تەقەلایان دەکرد کە کێ زۆرترین چەک و تەقەمەنی و سەرباز بنێرێ بۆ بەرەکانی شەڕ لەگەڵ ئیسرائیلدا بە دەلیلی ئەوەی 67 وەکو ئاماژەم پێکرد 73 و ئەو ئاڵۆزیانەی کە لە دوای ئەوە دەست پێ کردووە. بەڵام ئێستا قۆناغ گۆڕاوە قۆناغ ئەوەیە کە وڵاتانی عەرەبی بە تایبەت خەلیج و هەندێک وڵاتی دەوروبەری کێبڕکیەوە دەکەن کێ زووتر پەیماننامەی ئاشتی لەگەڵ ئیسرائیلدا بکات. ئەها تۆ تەماشای ئەو هاوکێشەیە بکە ڕۆژگارێک پەلەی بوو کە کێ دەبابە و چەک و تەقەمەنی زیاتر بنێرە بۆ ئیسرائیل ئێستاکە تەرتیبەوە دەکات کە کێ وەرگێ بەوەی کە ئاشتی لەگەڵا بکە. ئەوە ئێستا ئیسرائیلە فەرز مەرج بوو ئەوە دادەنێت کە کام وڵات ئەو لەوێتیە بۆ دەست پێشخەری ئاشتی لە پێش ئەو وڵاتی تردا. بۆیە دەبینی ئەم هاوکێشەیە کێ دروستی کردووە. ئەم هاوکێشەیە لە دوای 79 دروست بوو کاتێک کە ئێران دێتە ئەو گۆڕانکاریە لە نظامی سیاسی ئێراندا وەشای ئێران دەڕۆخێنرێت و ئەو دێوەزمەی کە ئیمڕۆ بەلای عەرەبەوە دوێنێ ئیسرائیل بوو ئێستا ئێرانە. ئێستا کە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەواوی بسوویەک وڵاتی عەرەبی ئیسرائیل بە دوژمن یەکەم دانانات. تەواوی وڵاتانی عەرەبی ئیسرائیل بە دوژمنی سەرشی دانانات بەڵکو ئێرانە. بۆیە دەبینیت ئەم هاوکێشەیە ئەگەر مەلەفەکانی بایدن و یاخود ئەو دەستکەوتانەی لە 20 ساڵی ڕابردووە ئاماژە بکەین ئەبینین بەتایبەت لە دوای شەڕی جیهانیشەوە ئەگەر تۆزێک دوورکەوینەوە تەواوی شەڕەکان ئەمریکا تیایدا سەرکەوتوو نەبووە. دەستپێک لە شەڕی ڤێتنامەوە دواتر شەڕی 20 ساڵەی خوێناوی ئەفغانستانی دواتر ئەو هاوکێشانەی کە لێرە و لەوێ و تەداعیاتی تەمەدودی ڕووسی جارێکی تر بۆیە دەبینین ئێستا ئەوەی کە براوەی تەواوی ئەو مەلەفانە بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە نسبەت ئەمریکاوە تەنیا ئیسرائیلە تەنیا لە ئیسرائیلدا براوە بووە ئەمریکا و توانیوێتی ئەو قەزەیە بە قازانجی خۆی بێتەوە و لە تەواوی کێشمکێشەکانی تریدا و شەڕەکانی تردا ئەتوانم بڵێم ئەمریکا تیایدا دۆڕاوە. بۆیە ئیسرائیل بە نسبەت ئەمریکاوە بالمناسبە بەوەی بینەر لەو هەواڵە ئاگادارکەمەوە ینی هەماهەنگیکی ئەوروپی ئەمریکی هەبوو کە بارگاکەی لە ئەوروپا بوو. ئێستا لەوە دەرچووکەوە هەماهەنگیە لە ئەوروپا بێ یاخود هەماهەنگیەکی نێوان ئیسرائیل و ئەمریکا و ئەوروپا جۆرێک لە بەیەک گەیشتنی زانیاریەکان ئێستا دوا هەواڵ لە 21ەوە ینی هەمووی تقریبن 6 مانگێک دەبێت بارگای بنتاغۆن ئێستا جۆرێک لەو هەماهەنگیە کە پێش لە ئەوروپا بوو گوازراوەتەوە چالاکیەکانی پنتاغۆن بۆ ئیسرائیل. ئەمە وەرچەرخانێکی گرنگە کەواتە ئیسرائیل لە دەستپێکی گۆڕانکاریەکانی ئەمریکایە بۆی بتوانێت ئەو هەژمونەی کە سین و رووسیا و ئێران و ڤەنزویلا هاوکێشەکە ساغ بکاتەوە دەستپێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە و دەستپێک لە ئیسرائیل و دەست پێ دەکات دواتر دەچێتە سعودی. باشە ئەم لووتکەی کە وا بڕیارە لە سعودیە بەڕێوە بچێ ینی ئەبینین ئەمریکا سعودیە ئوردون عێراق ینی ئەمانە لە باسی پێنج وڵات مسریش ئەم بابەتە تاوتوێ دەکەن بایدن لووتکێک لەگەڵ ئەوانە بەس ینی بایدن ئێستا مەترسیەکانی بۆ گۆڕانکاری لە هەژمونی ئەمریکا لە خۆرڵاتی ناوەڕاست ئەمەنە مەترسی لەسەر ئەمریکا هەیە کە ئەیەوێت جەم سەربەندیەک یاخود هەندێک وڵات کۆکاتەوە بیکاتە بەرەیەک وەکو بەرەی بڵێن پشتیوانی لێکراو لەلایەن ئەمریکاوە لە ناوچەکە کۆمەڵی ئەحداسەیە ئەبێ ئەمانە ئەوانە ڕوونکەینەوە پێشەوەی بینە سەر ئەو باسەکە تۆ بەڕێزت پرسیاری لێوە دەکەی. یعنی ئەگە تەماشا بکەین ئەو ئاڵۆزیانەی کە لە سین لەسەر تایوان و کێشمەکێشی ئەو کڕینی ئەو نۆ کەشتی گەلیەی کە غەواساتی ژێردەریایی پێشتر لەگەڵ فەڕەنسا بە 50 ملیار دۆلار دواتر بە بانگەشەی بریتانیا و بە فشاری بریتانیا ئەو ڕێکەوتنە هەڵوەشایەوە بە نۆ غەواساتی ئەمریکی نەوەوی. ئەمە بۆ خۆی بەشێکە لەوەی کە بربەستێک بێ بۆ هەژمونی سینی لەسەر تایوان و لەسەر ئەو فشارەی کە ڕەنگە لە ئایندەدا چۆن رووسیا ئۆکراینەی بە دەردی
ئەو شەڕە بردوێتەوە هەموو تەواقەکان ئەوەیە کە لە ئایندەدا ئەگەر سەرکەوتوو بۆ رووسیا ئەوە سینیش بەلاماری تایوان بۆیە ئەو هەڵوێستا یاخو ئەو هەنگاوی ئەمریکا و بەشێک لە هاوکاریەکانی بریتانیا بۆ گۆڕانکاری لەو پرۆسە لەگەڵ بریتانیا بێکەوە گۆڕانکاریەکان لە سەفەقەی غەواساتی فەڕەنسی و گۆڕا بە سەفەقەی غەواساتی ئەمریکی بۆ ئوسترالیا ئەمە هەنگاوی یەکەم بوو هەنگاوی دووەم بۆ خۆمان هەمومان دەزانین دوای 20 ساڵ لە ئستنزافی مادی ئەسکەری ئەمریکا لە ئەفغانستان کشایەوە و هێنانەوەی تالیبان بۆ سەر کورسی وەلاکە ئەنەما ئەم هێزە دوێنێ توندڕە و نەبوو دوێنێ ئەمە نەتیجەی شکستی ئەمریکایە بەڵام دوجار ئەمەش پەیامێکی لە پشتەوەیە دوجار ئەمەش مەرامێکی لە پشتەوەی ئەوەی وەکو حەڵقەیەک بەوەی کە وەکو ئەو بیری لە بکاتەوە ئەمریکا وەکو استراتیژێتێک یاخود وەکو ئەوەی کە بۆ ئایندا بۆ مەرامەی کە بەربەستێک بێت لە تەمەدودی سینی لەژێر ناوی ئەو پرۆژەی کە ڕۆژەڵاتی ناوەڕاست ڕەنگە تامەزرۆ بێ بەگەیشتنی ئەویش ئەوەیە کە هێڵی حەریری ئەوەی کە دەیەوێت سین جارێکی تر زیندوی بکاتەوە و سین بە بازاڕەکانی ئەوروپاوە بەسێتەوە لە ڕێگەی ئەو هێڵەی کە لە مێژوودای بۆیە ئەم ئەحداسانە ئەمە بە نسبەت سینەوە ئەمریکا وەکو بڵێ حسابی خۆی کردووە بەڵام لە بەرامبەردا لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە کێشەیەکەیە کە ئەویش سعودیە و وڵاتانی خەلیجی لە تەسەڕفاتی بایدن و بەتایبەت هەمومان لە بیرمانە کاتێکە بانگەشەی هەڵبژاردنەکانی جۆ بایدن و تەنانەت سەرەتای دەست بەکاربوونی هەندی هەڕەشا و هەندێک گۆڕانکاری لە سیاسەتی لەگەڵ وڵاتانی کەنداوتە بەتایبەت سعودیدا ئەوای کردووە ئەو پرۆسی کە سین بەتەمایە وڵاتانی عەرەبی تامەزرۆ بن تایدا کالێک دروستکەن و بچنە باوشی ئەو پرۆژێ بۆیە ئەو پاشەکشێ لە بۆچوونی بایدن ڕوویداوە یعنی زیاتر نزیکە بێتەوە ساب لە وتارێکە پێشەوەی سەردانەکە بکە ئاماژەی بۆ کرد کە ئێمە وتومانە پەیوەندیەکانمان لەگەڵ سعودی ڕێکە خینەوە نەک پەیوەندیەکانمان لەگەڵ سعودی ئەپچڕێنی کەواتە ئەوەی کە عیلاقات دەولی ئەگەر باش لی تێبگات دەبینیت بەرژەوەندیەکانە ڕێڕەوی عیلاقات دەولی دەگۆڕێت هەر ئەو حزبەیە و هەر ئەو سەرۆکەیە دوێنێ هەڕەشەیە لە بەتایبەت لە سلکی مافی مرۆڤدا هەمومان مۆزوعی قاچەقچیمان لەبیرە و هەندێک تەسەڕفاتی ئەمریکا بەرامبەر بە تەنانەت ئاماژە بە گۆڕینی نظامی سیاسی لە ناوچەکەدا بە خودی سعودیەشەوە بۆیە ئەمانە هەمووی ئێستاکە دەبینین دوای سەر هەڵدانی ئەو ئەزمەی لە ئۆکرانیا دروست بووە و مشکلەی تاقە بۆتە ڕۆژەف و کێشەی بەرزبوونەوەی سەری نەوت کە ئەمە ئەوروپای قەڵس کردووە و ئەمریکای قەڵس کردووە بۆیە دەبینیت گۆڕانکاریکی جەزی لە سیاسی خارجی ئەمریکیدا و ئەم سەردانە بەتایبەت مەغزایشی ئابووری هەیە بۆ ئەوەی کە سعودیەکان ئیقناع پێ بکە یەکەم هاوکاریەکانی لەگەڵ رووسیا و سین کەم کاتەوە و ئەو اتجاهی بەرەو ئەو دووڵاتە هەیە جۆرێک لە جۆرەکان ئیقناعی بکە بگەڕێتەوە باوشی ڕێڕەوی 50 ساڵی پەیوەندیەکانی ئەمریکاوە سعودیەوە بەتایبەت وڵاتانی خەلیجی باشە دکتۆر بابەتێکی تر هەیە کە بە دەستپێشخەری عێراق هەرێک لە وڵاتانی ئێران و سعودیە لێک نزیک بوونەوەیان هەیە تا ئێستا چەند جارێک ناڕاستە و خۆ بڵێن دانیشتون و گفتوگویان کردووە ئەمریکا بەتایبەتی خودی جۆ بایدن مەترسیان هەیە لەوەی کە نزیک بوونەوە ڕووداە خود خۆیان بە ئاگاداری خۆیان ئەم شتاکرێت ینی تۆ تەماشاکە ینی ڕۆژگارێک عێراق بۆ خۆی تەواوی وڵاتانی عەرەبی تا عێراق قسەی نەکردایانی دەتوانی بڵێ هیچ و تەواوی ئەو کۆنگرە دەبەسترا جامعی دووەل عەرەبی و جامعی ئیسلامی و هەموو مەلەفەکانی ڕۆژوڵاتی ناوەڕاست عێراق مەحوەر بوو بەڵام بۆ خۆت دەزانی دوای سەرۆڕەکانی سەدام حوسێن و ئەو بارودۆخی کە عێراقی پێدا دەپەڕێت لە دوای نەوەتوێکەوە و ئەو دابەشبوونی کە ئێستاکە عێراق لە حاڵەتێکدایە کە ئەو مەحوەری نەماوە یعنی توانم بڵێم ئێستاکە عێراق ڕۆڵی ناوەندگیری دەبینێت لە بڕی ئەوەی کە خۆی قاید بێت لە بڕی ئەوەی کە خۆی قسەی هەبێت لە بڕی ئەوەی کە خۆی بتوانێت نەخشەی سیاسەتی ناوچەکەدا بەڕێژێ کەوتۆتە حاڵەتێک نێوەندگیری دەکات بۆ مۆزوعی ئاو لەگەڵ تورکیا بۆ مۆزوعی هەندێ مەلەفات لەگەڵ ئێراندا و هەندێ مۆزوعات بۆیە ئەوەی کە تۆ ئەو پرسیاری تۆ ئەو دەچێتە خانەی ئەوە کە عێراق ڕۆڵێکی تەوفیقی دەبینێت ڕۆڵێکی
مەحوەری نییە ڕۆڵێکە دەیەوێت بەو شێوازە بڵێن عێراق هێشتانە ماهێتی مەوجودە کەواتە ئەوە بەشێکە لەو پەیڕەوەی کە حکوومەتی عێراقی دەیکا بەتایبەت سەرک وەزیرانی ماوە بەسەرچوو کە ئێستاکە جۆرێک لە جۆرەکان وەزی عێراق باش دەزانین کە جۆرێکە کە لە ململانی نێوان ئێران و ململانیە لەگەڵ ئەوەی کە عێراق بگەڕێتەوە باوشی وڵاتانی عەرەبی بەتایبەت ئەوەی کە ڕەوتی سەدر داخوازی دەکاوە ئەو ململانەیە کە دەبینین 8 مانگە ئەو انتخاباتی کرا لە بنەڕەتدا انتخاباتێکی پێشوەخت بوو ینی بۆ چارەسەرکردن بوو بەناچاری بوو بەڵام ئەوەتانێ 8 مانگە ناتوانێت حکوومەت تەشکیل بکرێەوە ڕۆژ بە ڕۆژ قەزەکان ئاڵۆز دەبێت بۆیە سەردانیەکە ینی ڕۆڵی عێراق لەو محوەرەی کە پێشتر ڕۆڵی محوەری بوو ئێستاکە ڕۆڵێکی هامشیە و ڕۆڵێکی تەوافقی ئەتوانم بڵێم هەرچۆن ئێستا حزابی عێراقی لە شێوازێک لە شێوازەکان تەوافقیە عێراق خۆشی بۆ خۆی لە سیاسی خارجیدا و سیاسی ئەقلیمیدا ڕۆڵێک لە تەوافقی دەبینێت کە ئەمە بۆ خۆی جێی شەرمە بۆ عێراق کە ئەو ڕۆڵە دەبینێت لە کاتێکدا کە خاوەنی توانایەکی ئابووری توانایەکی سەربازی توانایەکی ئەوەی کە مێژوویکی خۆی هەیە یەکێکتر کەشتە لەو شتانەی کە من سەرنجی ڕاکێشام سەردانەکەی بایدن بۆ خوڕاتی ناوەڕاستە یەکێک لەو وڵاتانەی کە بە هاوپەیمانی ئەمریکا ناو دەبرێت لە ناوچەکە و ئەندامێکی کاریگەری ناتۆیە تورکیایە بایدن بۆ سەردانی تورکیا ناکە لەم تووڕێ لە ئەردۆغان تووڕێ لە پرسیارەکە زۆر جوانە ئەوەی ئێستا تەماشای تابلۆی سیاسی خارجی تووشیا بکرێت ئەتوانم بڵێم ینی جۆرێک لە تەناقوس جۆرێک لەوەی کە دڵنیایە کە ئیتر ئەو شوێنی کە پێی دەڵێن یەکێتی ئەوروپا ئەوە ماوەیەکی زۆر ژوویەکی زۆر کە هەوڵەدا بێتە ئەندامی یەکێتی ئەوروپا تا ئێستاکە ڕەزەوە دەگرێتەوە بەڵام ئەوەی کە ئەو موقعەتەی جیۆپۆلیتیکەی کە تورکیا هەیەی ئەو هاوکێشە سەربازیە کە ڕۆ تورکیا بخۆمان دەزانین دووەم هێزی سەربازیە لە حلفی ناتۆدا لە ڕووی سەربازیەوە بەختی تورکیایە جارێکی تر ئاڵۆزەکانی ئۆکرانەوە دەکا کە ئۆردوغان جارێکی تر بێتەوە یاخود تورکیا جارێکی تر بێتەوە ئەوەی ڕۆژەفی سیاسی ناوچەکەدا بۆیە ئەردوگان لە مێژووی ئەم 20 ساڵیدا بەردەوام لەسەر ئەو تەوەرە ئیشی کردووە کە باشترین دەستکەوتی دەستکەوێتەوە مناوەرە دەکاوە ئاماژە جۆرێک لە جۆرەکان تۆ تەماشاکە لە حلفی ناتۆدا لە ئیسپانیا ئەو مساومەیە دەکا لەگەڵ هەریەک لە سوید و لەگەڵ فنلەندا بۆ قەزەیەکی ناوخۆی خۆی دوجار بۆ مەرامی بەردەوامبوونی حزبی عەدالە لە حکومڕانی کە لێوان لێو ئەوە نائەخلاقیە ئەگەر وا تەماشاکە لە سیاسەتی خارجیدا بەڵام ئەمەیە ینی سیاسی واقعی وا دەخوازیە کە ئەمە بکە و ئەمەش بۆ ئەوەیە کە مانەوەی خۆی لە دەسەڵات زیاتر لەو لاشەوە دەچێت لەگەڵ رووسیادا S400 دێنێتە وڵاتەکەی کە ئەمە دژی ئەو حلفەیە کە بۆ خۆی تایدا ئەندامە و جۆرێک لە دژبەیەکە لە مەمەڵەکاندا و ئەو دووبەرەی کە ئێستا ئاماژەم پێکرد لە سەرەتادا بەوازحی دووبەرە دژبە بەرژەوەندیەکان یەک وەستاونەتەوە رووسیا وەسین لەلایەک و ئەمریکا و هاوپەیمانەکانی لایەکتر بەڵام دەبینین ئۆردوغان سازش دەکا و سەردانی تاران دەکا. دکتۆرێک شتی تر سەرنجی ڕاکێشامە کە بە دوا پرسیار و ئەگە بکرێت لەبەر کاتەکە بە کورتی وەڵام بیتەوە بەستنی لووتکەیەک ئێستا ئەم لووتکەی کە ئەبەسرێ کۆمەڵێک وڵات بەستنی لووتکەیەکی تر لە ماوەی داهاتووە کە باسیەکرێ رووسیا ئێران تورکیا دەرچوونی تورکیا لەو معادلە سیاسیە یاخود هەوڵێکە بۆ دوورخستنەوەی لە هاوکێشە سیاسیەکەی کە پەیوەستە بە ئەمریکاوە نا تورکیا ئێستاکە باش دەزانێت ئەوروپا وەزعی خراپە بەڵانسی هێز بەلای ئەوروپادا ناشکێتەوە و شەڕی ئۆکرانیا خەریکە وردەوردە یەکلا دەبێتەوە کە بە قازانجی رووسیا کۆتایی دێت لە نەتیجەی 6 مانگی یاخە 4 مانگی پرۆسە سەربازیەکانی رووسیا لە ئوکراین و لە نەتیجەی لاوازی ئەوروپا بەرامبەر چەمکی تاقە و غاز ئەوەی یەکێک لە کێشەکان و لە نەتیجەی ئەو سیاسەتە کەڵەکە بوانەی لیبرالیزم کە ئەوروپیەکان لە نەتیجەی 50 ساڵەوە چکەمە ئەمە مێژووی
ڕاستەوەیەکی دوور درێژی هەیە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 بەدواوە کە جۆن ڕاوز مفکرێکی گەورەی ئەمریکایە باسی مەترسیەکانی لیبرالیزم دەکات بەڵام ئەوروپا ئێستاکە لە دۆخێکی ێژگار نالەباردایە بۆیە ئەمە ئۆردوگان ئەم سازژانە دەکاوە ئەم مناوەڕێ دەکات بە قازانجی هەمانەوەی خۆی ئەم بە قازانجی ئەوەی کە بتوانێت لە هەردوو بەرەکەدا دەستکەوتی هەبێت. بەڵێ بەڕێز دکتۆر لوقمان حەکیم کە بەڕێزیان پسپۆری سیاسەتی نێودوڵەتین بە خێربێ سەرچاوان ماندوومان کردی دکتۆر سەرچاوەکانم دەستان خۆش بێت.